هەموو ڕۆژێک 7:30 بەیانی لە شارۆچکەی زەڕایانی دەرەوەی شاری سلێمانیەوە بە تەکسی دەگاتە نەخۆشخانەی شار، ئەو بەر لە کارمەندانی دیکە دەگاتە شوێنی کارەکەی. هودا ماوەی 3 ساڵە بەخۆبەخش لەم نەخۆشخانەیە وەکو پەرستار کار دەکات. ڕۆژەکانی کارکردنی بە ئومێدی دامەزراندن یاخودکردنی بە کارمەندی گرێبەست بەسەر دەبات. سەرڕای ئەوەی هیچ موچەیەکی نییە، دەبێت خۆشی پارەی هاتوچۆ و خەرجی دیکەی خۆی دابین بکات. من ئەوە 3 ساڵە تەخەڕوجم کردووە خەریجی بایۆلۆجی مزانکۆی سلێمانی. 3 ساڵە من لە زەڕایانەوە یم بۆ ئێرە ئیش خۆبەخشیەکەم، ئیتر بە تەکسی لەوە لە زەڕایانەوەین بۆ دەوام. ئیتر من یەکێکم لەوانەیە کە ئیتر لەوانەیە کارمەندەکانە من دیر خۆی ئەزانێت. من 7:30 لە دەوام دەستەکەم بە جیهاز و ئیشکردن و تا ئێستا شتر هەر بە قەراری وادین کە عەقدێ شتێکمان بۆ بکرێتەوە یان تاعینات هیچ تا ئێستا یەک شتمان بۆ نەکراوە. ئێستاش داواکارین بەشک و عقدێک هەر تاعیناتیش نە، هەر عقدێک ئەو نەکە هیلاک بوونەکە یان هەر کرێساری هاتوچۆوان هەر شتێکمان بۆ سەرف کرێت هیچ هەر لەسەر خۆمان هەموو هەرچێڵەن واز بێنە یاڵێن بەشک و هەیاتوم لەم ئەخیر بەشک شتێکمان بۆ بکرێت. 12 ئایاری هەموو ساڵێک ڕۆژی جیهانی پەرستارانە. ئەم ساڵ یادەکە هاوکاتە لەگەڵ ئەوەدا کە پەرستارانی وەکو سەربازی ون و وەکو بەشێک لە تیمی گەورەی سێکتەری تەندروستی ڕوبەڕووی پەتای ڤایرۆسی کۆرۆنا وەستاونەتەوە. بەڵام لە هەرێمی کوردستان پەرستاران لە خەمی نەبوونی موچە و بێباکی حکومەتدا بەرامبەر دڵسۆزی و شەونخۆنیان ئەم ڕۆژە وەکو هەر ڕۆژێکی دیکەی ئاسایی بەڕێ دەکەن. لە چاو ئەوەی کە کارمەندانی تەندروستی ئەم هەموو مادووبوون و هیلاکیان لەسەرشانە، حکومەت ئاوڕێکی جدی لێ ناونێتەوە، هەم لە ڕووی هاوکاری و لە ڕوویەوەی لە کاتی خۆیان موچەکاندا بەش ناکرێت. ئێمە ئەمانە هەموو و ئەرکی سەرشانە زانین، حەزمان لە خزمەتی زیاترە، بەڵام داواکاریەکەم بۆ بەڕێز وەزیری تەندروستی ئەمەیە ئەو شوێنانی کە ئاوا لۆدێکی زۆریان لەسرە، زۆربەی کات لە خزمەتکردنی خەڵکان ناتوانین بایکۆت بکەین لە پێناوی پاراستنی خەڵکانی خۆمان. داواکارین سەعاتی کارکردنمان فەرقی هەبێ لەگەڵ ئەو شوێنانی کە بێباکانە ئەڕۆنەوە و کێشەش دروست نابێ، بەڵام ئێمە ناتوانین ساعتێک شوێنی ئیشەکەمان بەجێ بێڵین. ئەم مافێکە 6 ڕۆژ جارێک ماعاشمانەیەنێ موچەمان کو 6 ڕۆژ جارێک موچەمانێنێ هەتا ئەو مانگی 6 وانزیکی مانگی 6 تا سەیەک موچەمامە 2020 گرتو. ماف لەکوێنە وەڵام مافی خۆمان نەدراوەتە لەلایەن ئەو بەرامبەر ئەو هەموو ئەرکی کە هەمانە بە هیچ شێوێ مافی خۆمان نەدراوەتێ. بەڕێبەری گشتی نەخۆشخانەی شار لە سلێمانی هاتووە تا لە ڕۆژی جیهانی پەرستاراندا پیرۆزباییان لێ بکات. هاوکات دەڵێت خۆزگە حکومەتی هەرێم لە پای ئەم دڵسۆزەی پەرستاراندا بە باشکردنی ژیانیان خەڵاتی بکردایە. بەو پێی ئەوان هەردەم لە سەنگەری پێشەوەی بەرەنگاربوونەوەی نەخۆشیەکاندا بوون، بەتایبەت کە لەم سەردەمی ڤایرۆسی کۆرۆنایەدا ڕۆڵێکی کاریگەریان هەبووە. کێشەکانی پەرستارانی کوردستان کە بەداخەوە ئێستا کۆمەڵی کێشە و قەیران بەسەریانە کۆبەتەوە کە هەر لە نەبوونی موچە دەوامێکی زۆر. ئێمە گەر باسی خودی پەرستارانی نەخۆشخانەی شار بکەین، بەڕاستی توانین بڵین ماندووترین چینی سێکتەری تەندروستین ئێستا وەکو نەخۆشخانەی شار ئەتوانین بڵێن هیچ کاتژمێرێک لە کاتژمێرەکانی کارکردنیان کەم نەکراوەتەوە، وەکو هەموو ساتێکی تر دەوامەکەن. هیوادارین کە حکومەت ئەرک و ماندووبوونی ئەمانی لەبەرچاو بێ، هەمیشە بیری بێ کە سێکتەری تەندروستی جیاواز لە هەموو سێکتەرەکانی تر پەیوەندیی ڕاستەوخۆی بە ژیانی هاوڵاتیانەوە هەیە، بۆیە ئەبێ ماندووبوونی ئەمان بە چاوێکی تر سیر بکرێت. لە کاتێکدا پەرستار و پزیشک و کارمەندانی تەندروستی سەرقاڵی ئەرکەکانیان بوون و لە کاتی بڵاوبوونەوەی پەتای ڤایرۆسی کۆرۆناشدا بەردەوام بوون لە کارکردن، لە زۆرینەی وڵاتانی جیهاندا ڕێز لە ئەرک و ماندووبوونیان گیرا و هەروەها پاداش کران. بەڵام لە هەرێمی کوردستان تەنانەت موچەکانیشیان بە مانگرتن پێدرا. ئەمە جگە لە سەدان خۆبەخشی دیکەی تەندروستی کە ڕۆژانە لە نەخۆشخانە و بنکە تەندروستیەکان خزمەت دەکەن، دوای چەندین ساڵ لە تەواوکردنی خوێندن هیچ ئاسۆیەک بۆ دامەزراندن و دەستکەوتنی کار و پیشەی خۆیان نابینن. ڕامیار عوسمان، کەناڵی پەیام، سلێمانی.